ئەم کاتتان باش و سڵاوتان لێبێت بەڕێزان لە پانۆرامای ئەم شەو لەگەڵتانین بۆ گفتوگۆکردن و قسەکردن سەبارەت بە تەوەرێکی دیکە. دەزانن کە گرنگترین باس و گفتوگۆی نێو و شەقام و میدیا و سوشال میدیا و خەڵک و چاودێرانی سیاسی و کادرانی حیزبی قسەکردنە لەسەر ئەنجام و ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومنی پارێزگاکانی عراق و لە نێو ڕاگەیاندنی ئەنجامەکاندا ئەوەی کە جێگەی دڵخۆشیە کە پێگاتی کورد بەگشتی و لە نێویشیاندا یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنێ و هەم لە بەرزکردنەوەی ڕێژەی دەنگەکانی و هەم لە زیادکردنی ژمارەی کورسیەکانی و ئەمە ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵانی ڕابردووە بە درێژایی مێژوو کاری بێوچانی کردو بۆ ئەوەی متمانەی زۆرینەی خەڵکی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان یاخود ناوچە دابڕێنراوەکان بەدەست بێنێ و ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان دەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە و دەیخاتە بەردەم و بەرپرسیارەتی کە لە بانگەشەکانی هەڵبژاردندا بەڵێنی بە خەڵکی ئەو ناوچانە داوە کە خۆشگوزەرانی زیاتر بۆ ناوچانە بێنێ و ئەو واقعی کە چەسپا و بە زەر سەپێنراوی بەسەر ناوچە دابڕێنراوەکان داهاتووە بیگۆڕێ بە واقعەیە کە بە دڵی هەموو پێگاتە جیاوازەکان بێەوە بە تایبەتیش لە نێویاندا خۆتان دەزانن کە پارێزگای کەرکووک جێگەی بایەخی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە بەداخەوە ساڵانێکی زۆرە بەدەست پارێزگارێکی بە زۆر سەپێنرا و ئەم شارە دەناڵێنێ و هیچ سیمایەکی ژیانی پێوە دیار نەماوە. هەر بۆیە دەمەوێت گفتوگوی زیاتر بکەم بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی متمانەی زۆرینەی دەنگدەری کورد بەدەست بێنێ و پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان چی بکات چۆن لە ئاست خواست و داواکاریەکانی ئەم دەنگدەرە بەڕێزانەدا بێ. دیارە گفتوگوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک جوتیار مەحموود کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ مەکاک جوتیار سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بی و هەروەها لە زاخۆوە بەڕێز عەبدولقادر هەرکی چاودێری سیاسی ئەویشمان لەگەڵ دەبێت کەمێکی دیکە دواتر لەگەڵ ئەویش گفتوگۆ دەکەم. کاک جوتیار بەخێر بیت. وەک لە پێشێکی قسەکانمدا باسم کرد دەکرێت پێم بڵێ خەڵکی زۆرینە بۆچی متمانیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو؟ بەڵە خۆی بەداخەوە ئەو چەند ساڵی ڕابردوو لە دوای ئەو قەرارە سەقەتەیە کە لەبارەی ڕیفراندۆمەوە درا کە زەرمەندی یەکەم گەلی کورد بوو بەڕاستی هەرێمی کوردستان بوو لەو قەرارەیە و بە دەرەجەیەکیش خەڵکی ناوچە دابڕێنراوەکانی دەرەوە ئیدارەی هەرێم هەرچەند لە دوای قەراری ڕیفراندۆم و ئەو بڕیاری کە درا زۆر هەوڵدرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی خیانەتکار لەو ناوچانە ناوزەند بکرێ و هەروەها ئەو هەڵەوکەم و کورتیانەی کە لە ڕابردووە بەڕاستی لەو ناوچانە هەبوو هەمووی بێندرێ بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستاندا. بەڵام لە ڕابردوودا ڕاستی ئێمەی کادیرانی یەکێتی و میدیای یەکێتی زۆر وەڵامی ئەو چاواشەکاریەمان داوەتەوە بەڵام باشترین وەڵام خۆی لە خۆیدا ئەو ڕێژەی دەنگدانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ناوچانە بەدەستیەنا وەکوە بینین یەکێتی تاکە هێزی کوردیە لەو ناوچانە کە دەنگەکانی لە پارێزگای کەرکووک و لە نینەوا و لە سەلاحەدین و لە دیالە ژمارڕێژەی دەنگەکانی هەڵکشاوە. ئەمە دلیلی چی؟ ئەمە باشترین دلیلی ئەوەیە کە سەرجەم ئەو تۆمەت و چاواشەکاریانەی کە لە ڕابردووە هێزێکی سیاسی بەتایبەت لەم هەرێمی کوردستانە و چەند هێزێکی بچووکی تری پۆپۆلیست هەوڵیانەدا یەکێتی نیشتیمانی کوردستان بەوە تەخویم بکەن کە ئەو بەرپرسیارە لەو بارودۆخی بەسەر ئەو ناوچانە داهاتوە خەڵکی ئەو ناوچانە خۆیان بە دەنگەکانیان وەڵامی ئەو چاواشەکاریانیاندایەوە و ئەرکی سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان قورستر کرد جارێکی تر کە وەکو هێزێکی کاریگەری پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق بتوانێت زیاتر داکۆکیکاری ئەو خەڵکی ئەو ناوچە دابڕێنراوانە بێ و گومانیشی تێدان. ئێمە لە چەندی چاوپێکەوتندا باسمان کردو یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی زۆریدا کە ڕیفراندۆم نەکرێ و ئەگەر بشکرێ لەو ناوچانە نەکرێ لەبەرەوەی زەمینە سازی لەبار نەکرابوو بۆ ئەو شوێنانە و زۆر ئەو سەرۆکی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکی زۆری ئەو مەکتەب سیاسیانەی کە قیادەی ئەم بانگەشەی ئەم جاری ناوچەکانی دەرەوەی دارەی هەرێم و ناوچە دابڕێنراوەکانیان نەکرد زۆر هەوڵیاندا ڕێگری بکەن لەوەی کە ڕیفراندۆم لەو ناوچانە بکرێت بۆی کە ئەو خەڵکی ئەو ناوچانە نەکەونە و بارودۆخی کە لە 6 ساڵی ڕابردوو هاتیای بوون. بەڵام خۆ لەوانەش ئێستا خەڵکێکە پرسیاری ئەوە بکە لە ماڵەوە دانیشتووە خەڵکی ئەو ناوچانەیە یان یەکێک لە پارێزگاکانی یارێمە بڵێ ئەی بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کرد. لێرە دەکرێت وەڵامی ئەوە بەوە بدەینەوە بڵێن ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کرد، مقاومەی کرد، شەهیدی بەخشی،
تحملی مەسئولیاتەکەی کرد واش بەهێزێکی یعنی چەندین هێرشی میدیایی ناڕەوا چاواشەکاری خراسەر دڵنیاتانەکەمەوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری نەکردوە لە ڕیفراندۆمە دەیان و سەدان جاری تر ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمەتبارە کرد بۆی کە ئەیانوت بەڵێ ئێمە دەوڵەتی کوردیمان ئامادەسازیمان بۆ کردبوو و کارێکمان کردبوو کە هەرەوە مابووی ئەعلانی بکەین بەڵامەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەگەڵی نەبوو ڕێگری لێکردین یەکێتی نیشتیمانی کوردستانە کە دژی ئەو دروشمەی خۆی کە مافی چارەی خۆروسینە ئەوەستێتەوە و نەیەشتۆ ڕیفراندۆم بکرێت دڵنیا بن لە ئێستا زیاتر هێرشی چاواشەکارانەیانە کرد لەبەرەوە بە خۆشحاڵیەوە ڕۆژ بە ڕۆژ خەڵکی ئەو ناوچانە بۆی دەرەکەوێت کەچی هێزێک بەرگریکاری سەرسەختی ئەو ناوچانە بووە بەرگریکاری ڕاستەقینەی ئەو ناوچانە بووە بەرگریکاری واقع حالی ئەو ناوچانە بووە بۆیان دەرەکەوێت کە یەکێتی نیشتیمانی کوردستانە جیاواز لە هێزەکانی تر ئەبێ هەموو هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان تێبگەن ناوچە دابڕێنراوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە تایبەتی کەرکووکی قودسی کوردستان بە سیاسەتی حەکیمانەی جەنابی مامجەلال لە ڕوابەڕێوە بە سیاسەتی حەکیمانەی جەنابی مامجەلالی دارادرێ بە سیاسەتی ئیستفزازکردنی نەتەوەکانی تر ئیدارە نادرێت لەوێ ئێمە چەندەها دیداری جەنابی مامجەلال هەیە ئەیبینین یاداشتی جەنابی مامجەلال هەیە ئەیبینین کە ئەڵێ چارەسەرکردنی دۆخی ناوچە دابڕێنراوەکان ئیدارەدانی دۆخی ناوچە دابڕێنراوەکان وەکو ئەوە تۆ مرۆڤ نەشتەرگەری مێشکی بۆ بکرێ لەبەرەوە ئەبێ هەنگاوەکان و ئەو کردارانەی کە لەو ناوچانە ئەکرێ زۆر ژیرانە بێ دوور بێ لە ئیستفزازکردن و حساب نەکردن بۆ ئەو قەومانەی تر کە بەڕەسەنی دانیشتووی ئەو ناوچانە نەک هاوردێ ئەو شوێنانە کراون لەبەرەوە بەڕاستی ئەو نەتیجانەی ئەم جارە هەبوو سەرڕای هەموو تێبینیەک بەڵام نەتیجەیەکە مای دڵخۆشیە بۆ کورد و مای دڵخۆشیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین وەڵامی ئەو ناوچانەیە بۆ ئەو هێزانەی کە چاواشەکاریانەکە لە چەند ساڵی ڕابردووە دەستی تۆمەتیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە کرد بەڵام دەنگەکانی ئەوان باشترین بەڵگەی مێژوویە لە تاریخدا ئەبێ وەکو ڕۆژێکی مێژووی هەژدەی مانگ بنووسرێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ کورد زۆر باشە کاکێ عەبدولقادر سپاس بۆ ئامادەبوونت هەر دەمەوێت پرسیاری ئەو کارێک لە کاک جوتیارم کرد بە جۆرێکی دیکەش لە جەنابتی بکەم کە سەرباری ئەو ڕووداوە ناخۆشانی کە بەسەر ناوچە دابڕێنراوەکان داهاتوە لە چەند ساڵی ڕابردوودا خەڵکی کورد لەو ناوچانە ناحەقی گەورەیان بەرامبەر کرا هەتا چەند ڕۆژێک پێش هەڵبژاردنیش دەمان بینی کە گرفتی خەڵک چییە لەو ناوچانە بەڵام هیچ کام لەمانە وای نەکرد کە خەڵکی ئەم ناوچانە سارد ببنەوە لە بەشداریکردن لە پرۆسەی دەنگدان بەشداریکردن لە مافی سەرەتایی هەر مرۆڤێک کە پێویستە بڕیاری تێدا بدات بۆ داهاتوو خۆی دەکرێت پێم بڵێ ئەنی ئەم جۆش و خۆشە یاخود ئەم گەرم و گوڕیە ئەم بەشداریە کارایە لەکوێ سەرچاوی گرتبوو؟ بەڵێ سڵاو لە بەڕێستان و بینەرانی تەلەڤیزیۆنی کورتسات سڵاو لە میوانە بەڕێزەکەشت لە ماوەی ڕابردوو بە تایبەتی دوای داعش و دوای 16 ئۆکتۆبر دۆخێک پڵقا لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان بە تایبەت لە کەرکووک کە هەوڵدرا سیمای یەکێتی وێنەی یەکێتی نیشتیمانی کوردستان ناشرین بکرێ بەوەی کە هەموو ئەو پێشەلکاریە هەموو ئەو زوڵم و ستەمە هەموو ئەو ڕەفتارە نابەجێیەی کە حکومڕانان لە کەرکووکەوە لە دژی کورد ئەیکەن هۆکارەکەی یەکێتیە و لە سەرەتاوە یەکێتی بووە هۆکاریەوەی کە ئەم دۆخە بخڵقێ بۆیە لە هەڵبژاردنیش و لە بانگەشەش هەر ئەم فاکتەرانەیان بەکارئینا بۆ ئەوەی خەڵک بەرەو ئاراستەیەک بەرن کە گوایە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەمە و دواش لە کەرکووک ناتوانێت فاکتەری سەقامگیری و ئارامی و ئاسایش و خۆشگەزارانی بۆ خەڵک بێت و ناتوانێت کەرکووک بگەڕێنەوە دۆخەکەی بەر لە داعش یان هەر دۆخێک کە هاوڵاتیانمان کوردانمان کوردستانیانمان لە کەرکووک بتوانن لە دۆخێکی ئارامدا بژین ئەم بابەتە وای کرد کوردستانیان و کەرکووکیەکان کورد بە تایبەت لە ناوچە دابڕێنراوەکان بە تایبەت لە کەرکووک بە جوش و خڕۆشێکەوە بەرەو سندوقەکانی دەنگدان هەنگاو بدێن و بیانێ ئەوە بسەلمێنن کە جارێکی تر دەتوانین بە متمانە بەخشین بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانین ئەم مەسرەحە ئەم فەرشەڕا بخەین کە
دووبارە یەکێتی نیشتیمانی کوردستان بێتەوە ساحەکە و بتوانێتن هەموو ئەو هەڵانە و ئەو چەوتیانەی کە کراوە ڕاست بکات. ئەمە یەک لەلایەنی ترەوە ئەم ئەنجامەی کە بەدەست هاتووە ئەمە گزارشت لەوە دەکاتن کە خەڵکی کەرکووک و ناوچە دابەرنراوەکان، خەڵکی کوردستانی ناوچە کوردستانیەکان دڕک بەم بابەتە ئەکەن کە تەواوی ئەو چاواشەکاریە و ئەم داستانانەی کە بەر لە هەڵبژاردن باسکرا بانگەشەی هەڵبژاردن و چاواشەکاریەک زیاتر هیچی تر نەبوو و ئەم ئەنجامەی کە بەدەست هاتووە فاکتەرێکی گرنگە بۆ ئەوەی بسەلمێنێت کە خەڵکی ئەم ناوچانە ناوچە کوردستانیەکانمان بە تایبەتی کەرکووک جارێکی تر متمانە دەبەخشێت. ئەمەوێ ئاماژە بەوە بکەم لە ماوەی شەڕی نەگریسی دژبە ترۆریستانی داعش کەس لە هاوڵاتیانی کەرکووک و ناوچە کوردستانیەکان زیاتر شایەتی ئەمە نەبوون کە سەنگەرەکانی پێشووی بەرگریکردن لە کەرکووک و کەرکووچیەکان و حتا مەغمور و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە شنگالەوە تا خانەقین سەنگەرێک نەما یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنی تێدا نەبەخشێتن. هیچ لێک لە بەرەکانی شەڕ نەبوو کە هێزەکانی یەکێتی تێیدا بەشدار نەبن، بە قارەمانانە بتوانن ئەم داستانانە تۆمار بکەن. سەرکردەی هەرە بەرز و بەرجستەمان لە سەنگەری هەرە پێشەوە قوربانیدا خوێنی بەخشی شەهید بوو. ئەمانە گەواهی دەرن بۆ ئەوەی خەڵکی کەرکووک و ئەم ناوچانە بۆیان سەلمێنراوە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت بۆ لەمە دواش فاکتەرێکی هەرە گرنگ بێت بۆ ئەوەی بتوانێتن هەم کەرکووک و هەم ناوچە کوردستانیەکان لەم ئەگەر و هەڕەشە و مەترسیانە بپارێزێت. ئەمانە پاڵنەرێکی گەورە بوو بۆ ئەم جۆش و خڕۆشەی کە خەڵکی خڕۆشان بەرەو سندوقەکانەوە بچن. زۆر باشە کاک عەبدوڵقادر، دەگەڕێمەوە وڵات. سوپاس بۆ سەرنجەکانت کاک جوتیار. وەک پێشتر باسم کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بانگەشەی هەڵبژاردندا بەڵێن ئیوەی بە خەڵکدا بوو لەو ناوچانە کە ئیتر ئەم سەردەمی خۆسەپێنیە بەسەر چوو و جارێکی دیکە دەبێت کورد خۆی فەرمانڕەوای ئەم ناوچانە بکاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن کار بۆ ئەم بابەتە دەکات و چۆن بە چ میکانیزمێک جارێکی دیکە هەوڵەدەن کەسی شیاو لە شوێنی شیاو لەم ناوچانەدا بنێن؟ بەڵێ وەکو پێم وتی ئەمە منهەجێکمانەیە بۆ کارکردن لەسەر ڕۆژی کەرکووک، ئەویش منهەجی جەنابی مام جەلالە. من دڵنیام یەکێتی نیشتیمانی کوردستان بە سیاسەتی پەراوەزکردنی نێتەوە پێکاتەکانی تری کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر کار ناکات. یەکێتی نیشتیمانی کوردستان بە سیاسەتی بەشداری پێکردنی سەرجەم نەتەوە ڕەسەنەکانی کەرکووک و پێکاتە ڕەسەنەکانی کەرکووک کارەکە. دڵنیاشمەوە بەرنامەی خودی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی و وەفدی مفاوزی یەکێتیە بێ لە تێشکیلکردنی حکوومەتی خۆجێیی کەرکووکدا. تەنها و تەنها بەو سیاسەتە ژێمە ئەتوانی بەڕاستی لە کەرکووک ئابراوە بین. ئێمە ئەگە بیرمان بێ ئەو کاتێک کە جەنابی مام جەلال سەرۆک کۆمار بوو کە خۆی سەرپەرشتی ڕاستەوخۆی بارودۆخی کەرکووکیە کرد لە ئینتخاباتی ساڵی 2010 لە کۆی 12 کورسی پەرلەمانی عێراق لە شارێک لە پارێزگای کەرکووک کورتوانی 8 کورسی بەرێ. ئەمە بۆ لەبەرەوەی دایمەن جەنابی مام جەلال جەختی لەسەرەوە کردەوە کورد دەبێت لەوێ پێکاتەیەک بێ خۆی بە خزمەتکاری سەرجەم پێکاتەکانی تر بزانێ و هەروەها نەتەوەیەک بێ لەوێ کە نەبێتە مای بێزارکردنی نەتەوەکانی تر. دەبێ ئەو کەسەی کە لەوێ پارێزگاری کووردە و بەڕێوەبەرەکانی کورد کە لەوێن دەبێت بە جۆرە لە جۆرەکان کار بکەن، جیاوازی نەکەن لە نێوان گەڕەکێکی عەرەب نشینی ڕەسەن لەگەڵ گەڕەکێکی تورکمان و کووردە. ئەوە سیاسەتی جەنابی مام جەلال بوو. ئەم سیاسەتە پێویستی بە ئابدەیتکردنەوەی، پێویستی بە زیندووکردنەوەیە کە دڵنیام تەنها و تەنها بۆ سیاسەتەیە ئێمە ئەتوانین وا بکەین کە زۆرینەی خەڵکی کەرکووک لە خۆمان ڕازی بکەن. وەکوتیم ئێمە ئەوە بەڵگەشت بوو ئەوە ساڵی 2010 لە ئێمە لە کۆی 12 کورسی پەرلەمان توانیمان 8 کورسی پەرلەمانی عێراق بەرین بەڕاستی لەبەرەوە تەنها و تەنها ئەو سیاسەتە ئیباتەوە. و جگە لەوە یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی لە پێش 16 ئۆکتۆبەر و دوای 16 ئۆکتۆبەریش زۆر واقعیانە سیاسەتی لەگەڵ بارودۆخی کەرکووکا کردو بەڕاستی بەجێی نەهێشت، بەرگری لێ کرد، لەسەر جەم انتخاباتەکان بەشداری کرد، نەهات بە کۆمەڵێ دروشمی سەر تەلەڤیزیۆن ئەومانە کە وەکوتم وەکو چۆن لە کوردەواری ئەڵە پەتی درۆ کورتە ئەمڕۆ ناسپەی بەڕاستی ڕاستیەکانە ئاشکرا بن،
باشترین بەڵگەشت بووەوە ئەو نەتیجانەیە کە لەم دوایە بەدەساتون. یعنی تۆ ناکرێ مەسەلەن ئەم هەموو مزایدە بەسەر هێزی نیشتیمانی کوردستان و هێزەکانی ترا بکەی، بەڵام لە ڕۆژگارێکی گرنگی وەکو ئەمڕۆ کە ئینتخاباتی ئەنجومەنی مەحافەزە کراوە کە دیموکراتیترین ڕێگایە، باشترین ڕێگایە بتوانی پۆستی پارێزگاری کەرکووک وەربگریتەوە، بەڵام بۆ یەک وشەیەکیش بانگەشەی بۆ نەکەی. سەرۆکی حزبەکەی و هەردوو جێگرەکەی بانگەشە بۆ لیستێکی کوردی، تەنانەت حزبەکەی خۆشیان نەکرد لێوە بەڕاستی خەڵکان بدەن بڵێن بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان ئەمڕۆ تاکە ڕێگا بۆ وەرگرتنەوەی دەسەڵاتی کوردی بۆی کە حکومڕانی بکات لە شاری کەرکووکە سندوقەکانی دەنگدانە. تەنانەت من نەمبینیوە بانگەشە بۆ لیستەکەی خۆشیان بکەن بەڕاستی. چ جای ئەوەی بڵین وەڵا بچن بە ئۆتۆمبیلێکەوە بەناو شەقامەکانی ڕەحیماوە و شۆڕیزە و پەنجعەلی و ئەو گەڕەکانی ترا بڕۆن پیاسەیە بکەن لە معاناتی خەڵکیەوە تێ بگەن، وەڵا بە هێلیکۆپتەریش بەسەر شارەکەیان نەڕۆشتون بەڕاستی. ئیتر چۆن خەڵک ڕاستیەکانی بۆ دەرناکەوێت، چۆن خەڵک یەکێتی نیشتیمانی کوردستان ناکاتە هێزی یەکەمی ئەو ناوچانە بۆی باشە کاک جوتیار ئەمە بێبایەخکردنی ئەم ناوچەیان بۆ نمونە ئەو ڕاستیە دەرەخا کە ئەم لایەنە سیاسی جەنابەت باسیە کرد ئەنی پێگە و نفوزەکەی لەم شارە کەمە و ئەگەر هەموو قوتی خۆشی بەکار بێنێ ڕەنگە هەرەوەندە متمانی خەڵک بەدەست بێن. ئەمە چ خوێندنەوەیەکی هەیە کە بەم جۆرە بایەخ بە پارێزگایەکیەوە گرنگ و گەورەدەن. ئەزای چۆنە بەداخەوە ئێمە وەکو چۆن ئێمە دهۆک کەرکووک سلێمانی هەولێر هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین و پارچەکانی تری کوردستانیش لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەک سەیرەکرێ. ئێمە چۆن حەز ناکەین کەرکووک و ناوچەدابڕێنراوەکان لە ژێر دەسەڵاتێکی خۆسەپێنی شۆڤێنی یابن ئاواش حەز ناکەین دهۆک و ناوچە سنووریەکانی دۆک لە ژێر سوپا و هێزی داگیرکەری بێگانە دابن. و بەداخەوە ئەوە لایانی بەرامبەرەکەوا دەکا مەسەلەن عقلیەتی ئەو لایانە وایە وا ئەزانێت کە بە دروستکردنی دۆخێکی ناهەموار لەوێ جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ کێربی جەماوەریەکەی دائەبەزێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ دواخا، بەڵام کە ئەبینێ مەسەلەن ڕۆژگارێک ڕاستیەکان ئاشکرا بن پێچەوانەکە بینێتەوە، ئەوە جۆری بیرکردنەوەی ئەو لایانەیە بۆ سیاسەتکردن بۆ حکومڕانی. ئەگینا خەڵکی کەرکووک، خەڵکی سلێمانی، خەڵکی دۆ، خەڵکی هەولێر باش ئەزانن چێە بە ئاشکرا پشتیوانی کوردانی ڕۆژئاوا و شۆڕشی ڕۆژئاوایە، باش ئەزانن فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەبەر چی داخراوە، لەبەرەوەی پشتیوانی کوردانی باکوورە. باش ئەزانن هێزە ئۆپۆزیسیۆنە کوردیەکانی ئێران لە ژێر نفوز و دەسەڵاتی کوێ جێگایان بۆتەوە و لەکوێ داڵدەدراون و چەندە زەخت لەسەر ئەم ناوچەیە بۆ ئەوەی کە یەک پێشمەرگەیەکی ڕۆژهەڵات یا هەر شوێنێکی تر تەسلیمی ئەو دەوڵەتە داگیرکارانە بکرێتەوە. هەموو ئەو لایەنانە و هەموو خەڵکی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانیش باش ئەوە ئەزانن کە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ئاشکرا بەڕوونی داکۆکیکاری قەزیەی کووردە لە هەر چوار پارچەی کوردستان، چ جای ئەوەی بێتە سەر شوێنێکی استراتیژی وەکو کەرکووک کە بەنسبەت کورد و کوردستانەوە بەنسبەت هەرێمی کوردستانەوە قوڵایەکی استراتیژی هەیە و هەرگیز وەرگیز وەکو جەنابی مام جەلالەڵێ هەتا کوردێک مابێ و نەیەکێتی نیشتیمانی کوردستان و نەکوردیش دەست لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان هەڵناگرێ. بەڕاستی لەبەرەوە هەر لایەنێک خەیاڵی ئەوە بکە جەماوەری ئەو شوێنە و یەکێتی لە یەکتریدا ببڕێ، بەڕاستی ئەوە خەیاڵێکی خاوە و پیلانێکە کە هەرگیز وەرگیز سەر ناگرێ، چونکە ئەو خەڵکە خۆی بەواقعی ئەبینێت چێ داکۆکیکارێتی ئەبینێ لە کاتی شەڕەکانە چێ فەرماندەکانی لێوێ شەهید دەبێت، چێ پێشمەرگەکانی لێوێ شەهید دەبێت، چێ داکۆکیکار ڕاستەقینە و ناوچانەیە. لەبەرەوە ئەو شۆڕشانە هەرگیز وەرگیز سەر ناگرێ. هیوادارم و لایەنانە لانی کەم بتوان نەگەری چیش نەکەن وەکو سەرۆکی یەکێتی و وەکو سەرکردەکانی یەکێتی لانی کەم بتوانن بچنەوە ناو خەڵک لێوەکانە بتوانن بانگەشەی حیز دەبێت بانگەشە بۆ حزبەکەی خۆیان بکەن، واز لە حزبەکەی ئێمە بێن کاکە بچن بانگەشە بۆ حزبەکەی خۆیان بکەن، بەڵامەوە نەتیجەکەش وەکوتمان بینیمان. باش دەگەڕێم وڵات. کاکە عەبدولقادر، کاک جوتیار باسی لەوە کرد کە سەرکردەی لایەنی سیاسی هەیە ئەگەر کاتی نەبوویان وەختی نەبوویان نەیویست بە سەرزەویە پیاسەیەکی کەرکووک بکانی هەر نەیتوانی بە ئاسمانی شاسێرێکی نەخشەی شارەکە بکە و ئەم جۆرە لە بیرکردنەوە لە سیاسەتکردن و بێبایەخکردن و گۆشەگیرکردن و بەراوێز خستنی ناوچەیەکی گرنگی کوردستانی کە هەمومان دەزانین، ینی مێژوو پێمان دەڵێت کە کەرکووک چ گرنگی و بایەخێکی هەیە. ینی بۆچی ئەم گۆشەگیرکردنە لە پای چی؟ ینی بۆ بەرژەوەندی تەسکی حیزبی بەرژەوەندیە گەورە گرنگەکە لە بیر بکەین کە دۆسیەیەکی گەورەی نەتەوایەتیە لەم شارە. ئەزانی میوانە بەڕێزەکەت ئاماژەی بە بابەتێک کرد، پەتی درۆ کورتە واتە هەموو ئەو بانگەشە و چاواشەکاریەی کەکرا ئەبوایە
لە هەڵبژاردنەکاندا ڕنگدانەوەی لە ساڵحی ئەواندا هەبوو بێت کە بینیمان نەتیجەکەی چی بوو. جگە لەمە ئەم ڕنگدانەوەی جۆش و خڕۆشی یەکێتی دوای کۆنگرەی 5 بە تایبەت تەنها لە کەرکووک نەبووە. ئێمە لە نینەوا و دەشتی نینەوە تا شنگال و تا خانەقین و دیالە و سەلاحەدین ئەمە ڕنگدانەوەی هەبووەوەتە لە نێوی هێزە کوردیەکانیش هێزە غەیرە کوردیەکانیش ڕنگدانەوەی هەبووە. ئەمەی کە یەکێتی چەوتیەکان ڕاستەکاتەوە بانگەشەی یەکێتی یەکێک لە خاڵ ئاساسیەکانی ئەوە بوو ئێمە حکومداریتان فێر دەکەین، ئێمە دوای هەڵبژاردن فێتان دەکەین چۆن دەبێت حکومداری بکەن. ئەمە بەشێکی ئەمە بۆ ناوخۆی کوردستانە کە بێگومان لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا ڕنگدانەوەی دەبێت کە خەڵک لە ناوەوەی کوردستان بێگومان ئەم ڕاستی ئەبینن کە چۆنی توانیمان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە کەرکووک لە نینەوە لە دیالە سەلاحەدین چۆنی توانیمان سەرکەوتون و متمانە لەوێ بەدەستبێنین بێگومان لە ناو هەرێمی کوردستانیشدا دەتوانینەوە بکەین. ئەو بابەتەی کە گرنگینەدانی لایەنەکانی تر بە کەرکووک بە تایبەتەوە بەڕاستی نەریتێک لە هەرێمی کوردستان پەیدا بووە کە نەریتێکی ناشری نەگمن ئەگەر نەتوانم ئەپدەیتی سیاسی خۆم بە پێی پێوەرە نوێیەکانی شەقام و جیهانی خۆم نوێ بکەمەوە هەوڵەدەم بەرامبەرم ناشرین بکەم کە ئەنجامەکەی بوو ئەوەی کە دەیبینین ئەم پەتێکی درۆین بوو پەتێکی کورد بوو بینیمان ئەنجامی هەڵبژاردنەکان ئەنجامێکی باشە سەرڕای ئەو هەموو هەوڵانێک درا کە لە کەرکووک و لە هەموو ناوچەکانی تر بتوانن دانوستاندن لەگەڵ عەرەب بکەن دانوستاندن لەگەڵ لایەنە سیاسیەکانی دژی کورد بکەن چ لە کەرکووک چ لە ناوچەکانی تر بۆ ئەوەی بتوانن ئەگەر خۆیان نەتوانی شتێک بەدەست بێنن بەڵام بتوانین شتێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان کەم بکەنەوە. ئەمە خاڵی لە نەتیجە نەبوو بێگومان ئەمە دەبینین ئێستا لە کەرکووک دەنگێکی زۆری کورد سوتاوە لە ناوچەکانی تر دەنگێکی زۆر سوتا بە هەر بە پیل بانگەشەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هاوپەیمانی و یەکڕێزی و یەکلیستەیی لەم سنوورانە نەهاتنی ئەوان خۆی زەرەرێکی زۆر گەورەی بە کورد گەیاندووە کە گومان ناکرێت کە شەقامی کوردی و کوردستانی لە هەڵبژاردنەکانی داهاتوو لە دوای ئەم هەڵبژاردنەوە بەدەستپێکەوە بێگومان دڕکی بەم بابەتەوە کردووە حتمەن سزای ئەم لایەنانە ئەدەن. ئەمەوێ ئاماژە بەم خاڵەش بکەم کە ئەرکی دوای هەڵبژاردن قورسترە لەوەی کە بەر لە هەڵبژاردن بێگومان ئەم لایەنانە هەوڵی زیاتریشیان نەبێت بۆ ئەوەی ئەو ئەنجامانەی بەدەست هاتوون لەوانەیە لەسەر ئەرزی واقع لەسەر مێزی گفتوگۆدا لەوانەیە هەوڵ بدەن ئەنجامی نەبێت دەستکەوتی زیاتر نەبێت کە ئەمە دیسان مەترسیەکی گەورە هەم بۆ کەرکووک و هەم بۆ ناوچەکانی تریش دروستەکە کە ئەمە ئەبێ فۆکسێکی گەورەتری بخرێتە سەر بێگومان تیمی دانوستانکاری یەکێتی ئەبێ بە چاوێکی کراوەتر سەیری ئەم بابەتە بکە هاوپەیمانیەکان دانوستانەکان هەموو کارتانەی کە بەکار دەهێنرێن ئەبێت کوردستان و کوردستانیان و شەقامی کوردستانی لی ئاگادار بکرێتەوە کە چۆن تا ئێستا توانیمانە ئەم دروشمانەی کە بەرزمان کردەوە و ئێستا جێبەجێ بکەین بۆ لەمە دواش بێگومان حساسترە هەستیارترە بۆ لەمە دواش دەتوانین ئەم کارە بکەین دەبێ ئاگاداری ئەم بابەتەش بین دەزانن دۆخەکە لە عێراق دۆخێکی شڵقاوە دۆخی سیاسی دۆخی دیپلۆماسی دۆخی ئەمنی لە چوارچێوەی هەموو ئەو هاوکێشانەی کە لە عێراق و هەرێمی و جیهانیدا هەیە دەستکەوتێکی زۆر باش ئێستا ئەگەر چی لەوانەیە چاومان لە زۆر لەوە زیاتر بوو بە چەندین ئەو هۆکارەی کە باسم کرد بە و هەموو هۆکارانە نەمانتوانی کورسی زیاتر بەدەستبێن وەکو خۆتان ئاماژەتان پێکرد کە ڕێژەی ئەوانەی کە چاومان لێ بوو ئەو ڕێژە بەدەست نەهاتووە بەڵام ئەمەی کە ئێستا هاتووە دەستکەوتێکی گەورەیە ئەبێ احتیفاز بەوە بکرێتون بە چاوکراوەی هەستاریەکی زیاتر یاری بەم کارتانە بکرێت بۆ ئەوەی لە قۆناغی داهاتوو بتوانین دەستکەوتێکی باشی خزمەتگوزاری و ئیداری و سیاسی بۆ ئەم هەرێبانە دابین بکەین ئەم ناوچانە دابین بکەین کە خەڵکی خۆمان ئاگادار بن لەوەی کە ئەم دروشمانەی کە داوامانە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن جێبەجێمان کرد. سپاس کاک عەبدولقادر.
کاک جوتار دەمەوێت کەبێک بینە دوای قۆناغی دوای هەڵبژاردن و ئەنجامەکان یعنی دەزانیت کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی زۆریدا کە کورد لەو ناوچانە بە یەک لیست بەشدار بن بەڵام بەداخەوە ئەمە نەکراوە وەک کاک عەبدولقادریش باسی کرد کە دوێنێ بینیمان کە کورد باجەکەی داوەوە ژمارەیەکی زۆر دەنگی فەوتا بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە کاری پێکەوەی دەستە جەمعیە بۆەوەی کە کارتەکانمان نەسووتێن لەسەر مێزی گفتوگۆ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیام لەوەی کە هەمیشە لەسەر مێزی گفتوگۆ هەوڵی داوایانی زۆرترین چانس بداتە لایەنەکانی دیکە بۆی پێکەوە کار بکەن ئەکریانی پێم بڵێ چ بەرپرسیارەتێک لەسەر ئەم لایەنە سیاسیانەیە بۆی بێن پێکەوە کارێکی پێکەوەی بکەن بۆ ئەم ناوچانە بەڵە خۆی ئەگە یەک تۆز بگەڕێنەوە بۆ ئەو کاتی کە لیست و هاوپەیمانەتیەکان دروست دەکران بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقا یەکێتی نیشتیمانی کوردستان بە وەفدێک سەردانی هەموو لایەنەکانی کرد و تەرحیەوەی کرد کە بە یەک لیست بەشداری لەو ناوچانە بکەن و میکانیزمەکەشی دیاری کرد بوو کە قورس نەبوو دوایین انتخاباتی ساڵی 2021 بکرێتە پێوەەر بەپێی ئەو نەتیجانی کە هاتووە لەوێت لەو لیستەی کە دروست دەکرێت هەر حزبە و بەپێی سنگ و قورسایی خۆی چەند کاندیدی بەرەکەوێت بەشدار بێ لەو لیستەیە بەڵام بەداخەوە ئیتر ئایا نەخوێندنەوەی واقعیانەی دۆخەکەیە کاریگەری هەرێمایەتی کۆمەڵە دەوڵەتی ترە بەڕاستی کە نایەڵێ کورد یەک دەنگ بێ لەوێ ئەوە بەڕاستی مای نیگەرانی بوو خۆزگا و ئەوە نەبووایە و کورد بە یەک لیست بەشداری وە بۆی بەشداریکردنی خەڵکی کورد لەو ناوچانە وارووا ژماری کورسیەکانی کورد لەو ناوچانە زیاتر بووە وەکو یەکێتی من دڵنیاتەکەمەوە هیچ گومانێک لە نیەتپاکی یەکێتی نییە بۆی کاری دەستە جەمعی بکرێت ئێمە وەکو یەکەم تەجروبەی دروستکردنی حکوومەتێکی خۆجیایی هاوبەش کە بەنمونە بێنینەوە لە دوای هەڵبژاردننی 2014 ئەنجومەنی پارێزگاکان کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەڵبژێردرا یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکان کەوتە ڕێکەوتن نەتیجەیەکی باشی هەبوو ئیداری خۆجیایی سلێمانی هەتا ئەم کاتەش بە هاوبەشی لە نێوان هێز و لایەنە سیاسەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و علمانی و ئیسلامی ئەوانە هەمووی بەیەکەوە بەڕێواچێ بەبێ ئەوەی هیچ ڕۆژێک ببینین لەسەر تەلەڤیزیۆن قایمقامێکی سەر بە هێزە ئیسلامیەکان بە ئەو هێزە ئۆپۆزیسیۆنەکان مدیر ناحەیەکیان مدیر عامێکیان بێتە سەر تەلەڤیزیۆن گلەیی لەوە بکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی باڵادەستی ئەم زۆنە کارەخاتە دەست دەخاتە کاروبارەکانیەوە کەواتە ئەمە نمونەیەکی جوانی ئیدارەدانی ئەم زۆنەیە کە هەموو هێزێک ئەگەر بیەوێ و نیەتی بێ ئەتوانێت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بچێتە پرۆسەی حکومڕانی بە فعلیەوە نەک تەنها وەرەقەیەکی سیاسی هاوبەش و کارنامەیەکی سیاسی هاوبەش بنووسێ تەنها مەرەکەبێک بێ و حبرێک بێ لەسەر وەرەقەیەک و تەواو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە بە فعلی سەرماندوویەتی کە دەیەوێت لەگەڵ ئەو هێزانەی کە لە هەرێمی کوردستانە سنگ و قورسایی و پێگەی خۆیانەیە حکومڕانیەکی هاوبەش بکەن دڵنیاتەکەمەوە بۆ بەغاش بۆ کارکردن لەسەر ئەو مەلەفانی کە پەیوەندی بە بەغاوە هەیە بۆ ئێمە مای نیگەرانیە کە باسیەوەکەین کە کورد پەرتەوازەیە ئەو بیانوانە و ئەو شتانی کە باز دەکرێت بەڕاستی هەمووی ئینسان دڵی پێیژانەکە ئێمە لە عێراق هەمواری یاسای بوجەمان لە پێشە یاسای نەوتوگازمان لە پێشە یاسای ئەنجومەنی فیدرالیمان لە پێشە یاسای ئەنجومەنی ئەمنی نیشتیمانیمان لە پێشە ئایا کورد چی تەحزیراتێکی هەیە بۆ ئەمانە چۆن نەتوانێت مەسەلەن وابێ کە بەو شێوەیە ئێستا کە ئەیبینین حکوومەتی ناوەند بە قەرزپارەت پێدات و قەرزەکە بە سێ دەفعانێرێت و جارێ هەر هەفتەیەکی ئەوێ هەر بۆ ڕێکارەکان و دوو هەفتە بۆ ناردنی و نازانن چی ئەمانە هەموو ئەمانە مای نەنجین بۆ ئێمە میلەتی کورد هەموو ئەو پەرتەوازەیە وای لێمان کردووە کە بەڕاستی ئێمە سنگ و قورسایەکمان نەمێنێ لە بەغا کە بتوانین دیفاع لە ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بکەین هەموو ئەو پەرتەوازەیە کە وەکوتم ئەمە مای خۆشحاڵی نییە بۆ ئێمە کە باسیەکەین کورد کاتێک توانیوەتی دەستکەوتەکانی بەدەستبێنێ کە یەکدەنگ بووە کە لەگەڵ یەکتریا بۆ بەڕاستی بۆیە من دڵنیاتەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سیاسی هەرگیز زاوەرگیز بەتەنیا نایەوێت لە بەغابێ بەتەنیا نایەوێت لە بەغا دیفاع لە مافەکانی کوردکان چونکە باش لەوە تێگەیشتووە ئەگەر بەتەنیا بێ لەوانەیە نەتوانێت بەشێکی زۆری و دەستکەوتانە بەدەستبێنێ بەڵام باش لەوە تێگەیشتووە ئەگەر بە کۆدەنجی بێ لەگەڵ هێزەکان بێ ئەتوانن زۆر شتەیە بەدەستی بێنن لەبەرەوە ئەو نیەتەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی دڵنیا بەڕوونە ئێمە لە تەشکیلاتی حکوومەتی ئەم جارە بینیمان کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند جار ڕۆیشتە هەولێر و مەسیف سەلاحەدین بەس بۆی بتوان وەرەقەیەکی هاوبەش لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە ئامادە بکرێت بۆی کورد هیچ نەبێ بە یەک وەرەقەی ئەعمالی گشتگیرەوە بتوانێت بچێتە ناو حکوومەتی عێراقیەوە لەوێ پۆستەکان بە هاوبەشی دابەش بکرێت کارنامەیەکی هاوبەشە بێ لەنا بەڵام بینیمان
وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بە هاوبەشی چبوونە بەغا لەولا وەفدی پارتی دموکراتی کوردستان دیار نەمابوو وتی هەتا لامان کردوتمانەمە وەفدەکە چی لاو سەیرەکەی لەسەر تەلەڤیزۆن بینیمە وتیان وەفدی پارتی دموکراتی کوردستان و محەممەد حەلبوسی و مقتەدا سەدر ڕێککەوتنە سەر بەیەکەوە حکوومەت تەشکیل بکەن کۆدەنگی چۆن ئاوابێ مەرجعبوون چۆن ئاوابێ خۆ مەرجعبوونەوە نی هەر خۆت لە خۆتەوە بە خۆت بڵێ مەرجعبوونەوەی هێز و لایەنەکانی تر بە مەرجع بزانن مەرجعبوونەوەی هەموو هێز و لایەنە سیاسەکان خۆیان بێنە لات و بڵێن فەرموو تۆ مەرجعی ئەمەی با بەیەکەوە کارێ بکەین تۆ خۆت بە مەرجع ئەزانی بەڵام بەس خۆت پێزانی لایەنەکانی تر پێتی نازانن ئێوە عیبەیەکی گەورەیە بەڕاستی ئەی بۆ واناکەی وەکو جەنابی مام جەلال نەک چەتری کۆکەرەوەی سەرجەم هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بگرە چەترێک بی بۆ کۆکردنەوەی هێز و لایەنە سیاسەکانی تری عێراقیش بەڕاستی بۆ هەتا ئەم ڕۆژگارەش کە جەنابی مام جەلال وفاتی کردووە هەچی سەرکردی عەرەب و تورکمان و شێوچی هەیەوەمانە هەمووی بەپەرۆشن بۆ ئەڵێن مرۆڤێک ڕۆیشتووە کە لە هەموو کات و ساتێک ئایتوانی مە کۆ بکاتەوە ئەی ئێوە بۆ وانابن ئەی ئێوە بۆ وانابلانی کەم واز لە هێزە عێراقیەکان بێن وەرە ئەگەر خۆت بە مەرجع ئەزانی کورد کۆ بکەرەوە بەڕاستی مەرجعبوون چۆن ئاوا بێ یعنی ئەو هەموو قەزیەی کە بۆ کورد دروست بووە بەڕاستی ئاخر ناکرێ مەسەلەن تۆ یعنی هەر بە قسەی خۆت و بە ئیعلامێکی چاواشە بەڕاستی بێ هێزی تر تۆمەتبار بکەی وەڵا ئەمانە یەکدەنگ نین نازانم تاسیراتی هێزی ئیقلیمی چی ئەمانەیان لەسەرە کاکەگەر لاپەڕەکانی مێژوو هەڵدەینەوە باسی ئەوە بکەین بەڕاستی زۆر زەرەرەکەن تیایدا شۆڕشی ئەیلول نەتیجەکەی چی بوو بەچی گەشت لە 74 ئابووری سەر بەخۆ کە ئێوە ئەندازیارەکەی بوو نەتیجەکەی چی بوو 30 میلیارد دلار ئەم حکوومەتە کەوتە ژێر قەرزەوە هاوڵاتی ئەمەرێمە چی نەهامەتیەک نەماتوشی نەبێرە سەرەوە قەیرانی نەوت و موچە و بودجە و مۆزەف بە 3 مانگ جارێک موچە وەربگرێ و بازاڕی کار لەو لاوەچاوی لە دەستی مۆزەفەوە بێ و هەموو شتێک قەفڵ ببێ ئێوە ئەندازیارەکەی بوون ڕیفراندۆم ئێوە ئەندازیارەکەی بوونەوە نەتیجەکەیەتی کە لە 150 خاچ یاریمی کوردستان لە دەستچوو ئیتر بنەتی چی بەسەر لایەنەکانی کەیاکەن بەڕاستی ئەبێ زۆر مەمنووی لایەنەکانی تر بن کە لە ئیعلامە زۆر خاتردانە گیرە بەڕاستی باش زۆر باشە کاک عەبدولقادر دیارە سەرەتای قسەکانی کاک جوتیار دەمێت بۆ جەناب بکەمە پرسیار باسیەوەی کردکە ڕەنگە لە ڕابردوودایان بکە یەکێک لە هۆکار و فاکتەرە گرنگەکانی پشتەوەی کە کورد نەیتوانی بێ بە یەک دەنگ و بە یەک لیست بەشدار من لە هەڵبژاردنەکان ڕەنگە فشاری دەرەکی هەبوو بێەوە هێزی دەرەکی هەبوو بێ کە لە بەرژەندیەوەی هەبێ کورد پەرتەوازە بێ بەس خۆ ئەگەر ئەمە لە ڕاستیدا بەو شێوەیە بێ ئەمە ترسێ بۆ ئێستش ڕاستە کە کورد دیسان کەوتۆتەوە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەیانی لە دوای هەڵبژاردن دەکرێت ئێستا ینی وەختە حساس و جدیەکەی بۆی کە لەسەر ڕێکەوتن بۆ هەیکەلیەتی و ئیدارەدانی ئەم پارێزگایانە کار بکەن پێت وایانی ئەمە ترسێت جدیە هەیەوە کوردە بێت چۆن مامەڵە بکات بەڵێ بێگومان هەمیشە دەگوترا لەو ماوەی ڕابردوو کە مەترسیەکانی دوای داعش قۆناغی دوای داعش دەستکەوتەکانی جەنگی داعش قوربانیەکانی داعش دوای داعش مەبەست ئەوە بوو نەخشەی نوێی جیهانی لەکوێی ئەم معادلەین لەکوێی ئەو دانوستان نەی کامە کارتی دەستی هێزی هەرێمی و جیهانین بێگومان لە بانگەشەکاندا بینیمان بەر لە بانگەشە بینیمان کەناڵەکانی ڕاگەندێنیان سۆشیال میدیای سێبەریان هەموو ئەوانە بینیمان کە استراتیژی ئەو لایەنانە استراتیژی هاودەنگی و کۆدەنگی و یەکریزی نە لە هەرێمی کوردستان و نە لە بەغدا نەبوو ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوو کۆی ئەم کێشانەی کە بووە هۆی نەهامەتی و نەبوونی خزمەتگوزاری و خۆشگوزارانی لە هەرێمی کوردستان موچەخۆر و کارمەندی هەرێمی کوردستان پەرتەوازایی لە نێو وەزارەتی پێشمەرگە و نەگەیشتن بە یەکڕێزی سەرەڕای ئەو هەموو فشارەی کە لە ناوخۆی کوردستان لە عێراق و لە ڕۆژاواش هەبوو هەموو ئەوانە و زۆرێکی تریش بێگومان هۆکاری هەرە گەورەی ئەوەیە کە بیرت بۆ ئەوە دەچێت کە پاڵپشتێک و دافعێکی گەورەتر لە پشتی ئەوەیە بۆ ئەوەیە کورد ڕێک نەکەوێ وەکو میوانە بەڕێزەکەشت ئاماژەی پێکرد کورد هەرچی فاکتەری یەکڕێزی و هاودەنگی کۆدەنگی هەبوو پێشکەش بە لایەنەکان کردووە چ لە هەڵبژاردنەکانی ناوخۆی یاریمی کوردستان هەڵبژاردنەکانی بەغدا پێکەوە کارکردن بۆ حکوومەتی کابینەی نوێی بەغدا دوای دەی 2021 کارکردن بۆ فشارەکانی بەغدا بۆ بودجە بۆ موچە بۆ هەموو بابەتە دارایی و سیاسی و دیبلۆماسیەکان کە لە ناوەند و لە هەرێمی کوردستانشان هەبوو یەکێتی نیشتمانی کوردستان چی ماوە نەکردبێتن بەداخەوە
وەڵامی ئەوانە تەنها و تەنها دژبەربوون و ناشرینکردن و نەهاتنە ژێرباری خزمەتی خەڵک و دۆزی ڕەوای گەلەکەمان بوو. بێگومان ئەمانە دەبێتەوە کاری ئەوەی کە بڕوامان هەبێت کە مەترسی دوای هەڵبژاردن مەترسیەکانی داهاتوومان هیچ کەم نەبوون لەو مەترسیانەی نەهاتنی دەنگ لە هەڵبژاردنەکانی. باشە کاک عەبدولقادر، پێ دوایە ئەگەر کورد و کورد پێکەوە ڕێک نەکەون هیچ ئۆپشنێکی تر هەیە بۆ ئەوەی کە ئیدارەیە ناوچانی پێ بدرێ؟ ئۆپشنی تر چی بوو؟ لە عێراقیش دائما ڕێک نەکەوتنی ئۆپشنی تر بریتی بوو لە تەحالف و سیادە و دوایش کەستەکە و دوای ئەمە هەموو ئەم قۆناغانەی کە بینیمان ئۆپشنی تر بێگومان دەبێت. بەڵام ئایا ئەم ئۆپشنانە ئۆپشنی بەرژەوەندی کورد بە گشتی قاپ قەوسەین هەیە؟ ئەوەیە ئایا ئێمەی کورد شەقامی کوردی هێز و لانە سیاسەکان تێگڕای کوردستان داوای ئەماکە ناچاری تۆ لە نێوان خراپ و خراپتر خراپەکە هەڵبژێری. بێگومان کورد دەبێت یەک ڕێزی و یەک دەنجی و هاودەنجی و پێکەوەی دەتوانێت دەستکەوتی زیاتری هەبێت. وەکو باسمان کرد لەم هەڵبژاردنە زیاتر لە 50 بۆ 100,000 دەنگی کورد لەوانەیە لەو ناوچانە پەوتا بێ زیاتر لە 3 بۆ 4 کورسی ئەمانە نرخی کەم نین کە کورد لە ئەگەری لە هۆکاری نەبوونی یەک ڕێزی لە دەستی داوە. بۆ دوای ئەوەش ئەگەر یەک ڕێز نەبین بیری شۆفێنیەت بیری دژە کوردی لە عێراقدا هێشتان ماوە و پەروەردە دەکرێتن. داعش هێشتان تەواو نەبووە، هەر سەیری دەوروبەری کەرکووکە هێشتان داگیرکردنی خاچی جووتیار و گوندەکانی کورد لە پەلکانە و دەوروبەری هێشتان بەردەوامە، هێشتان دۆخی ئەمنی و پەراغی ئەمنی نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقی و هەشت تا ئێستاش بەردەوامە. ڕۆژانە قوربانی دەدەین، مانگانە قوربانی دەدەین. هێشتان خەڵکمان ماوە لە شەنگال لە برازیلیەکانمان تا ئێستا مەسیریان نادیارە. هێشتان مەترسیەکان ماون ڕای ئەوەی کە ناوچەکە بە تەواوی وا گردەگرێتن. وەکو باسم کرد ئەم هەموو هاوکێشەیە کە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ئێستا کورد بەم پەرتەوازەیە ئەگەر بیەوێ بەردەوام بێت بێگومان ئەنجامەکانی باش نامن. بەڵام ئەگەری دووەم پلانی بی چییە؟ بێگومان پلان هەیە و لەوانەیە هەریەک لە لایەنەکان پەل باوێن بۆ ئەوەی دەستکەوتی زیاتر لە نێو هاوپەیمانی زیاتر هەروەک لە هەڵبژاردنەکانی 2021 بینیمان. بەڵام لەوانەیە یەکێکمان بتوانین قازانجێک بکەین، بەڵام ئەم قازانجە بێگومان قازانجی سیاسی حزبی دەبێتن، نەک قازانجی کوردی و کوردستانی و نیشتیمانی. ئەمە مەترسیە گەورەکەیە کە لەوانەیە بۆ ساڵانی داهاتوو 10 ساڵ و 100 ساڵ بۆ نەوەی داهاتوومان بەرەوکی سیاسەتمەدار و دەسەڵاتدارەتی ئێستا لە هەرێمی کوردستاندا بگرێتن کە بۆچی ئەو کات چوینە ژێرباری هەژمونی وڵاتان و نەمانتوانی پێ لە بەرژەوەندیە تەسکە حزبی و بچووکەکان بنین بۆ ئەوەی یەکڕیز و یەکدانگ بەرە و ئامانجێک هەنگاو بنین کە نەوەی داهاتوومان بە ئەنجامەکانی ئێستامان سەر بڵندێ. بێگومان مەترسیەکان گەوران هەموو لایەکانیش ئەبێ دڕکی پێ بکەن کە من پێم وانییە هیچ لایەنێک ئێستا لە دەرەوەی ئەم هۆشیارێ بێت هەست بە مەترسیانە نەکاتن. بەڵام لە نێوان هەستکردن بە مەترسیەکان و بەرژەوەندیە تەسکە حزبیەکان ئەبێ یەکێکیان هەڵبژێرێت. زۆر باشە، زۆر باشە. کاک جوتیار، کاک عەبدولقادر باسی لەوە کرد ئەگەر کورد و کورد پێکەوە ڕێک نەکەون دەبێت لە بینی خراپ و خراپتر خراپ هەڵبژێرین. هەنی وەک دوا سەرنجی تۆ دەپرسم با ئێمە نەگەیناوەی خراپ لە بینی خراپ و خراپتر هەڵبژاردنێک بکەین. هەنی کات هەیە و فرسەتەکە فرسەتێکی مێژوویە، پێویستە هەموو پێکەوە تەبابین دوور لە بەرژەوەندی حیزبیەکان. چی بکرێت بۆی خەڵکی ئەم ناوچانە جارێکی تووشی ناومێدی لەمرەوە بە کورتی سوپاس دەکەم. وەڵا بەتاکید وەکو ئاماژەمان پێدا ئەمە کورد کاتێک توانێتی زۆرترین دەستکەوت بێنێ کە زۆرترین تەبایی لە ناو خۆیان هەبووە. هەر هێزێک بەڕاستی ببێتە مای پەردبوونی ناوماڵی کوردی ئۆباڵی مێژووی گەورەیەکەوێتە ئەستۆ ئەم میلەتە ڕۆژ بە ڕۆژ ڕوبەڕووی زیاتر قەیرانی ناخۆش و دەردەسەری زیاتر ئەبێتوانێ. بەڕاستی هەر کەسێک بەشدار بێت لەو ناتەبایی و دووبەرەکی کە لە ناو ماڵی کووردا هەیە لەو پەردەوازە هەیە ئۆباڵێکی گەورەی مێژووی ئەکەوێتە ئەستۆی مێژوو ڕەحمی پێناکە، ڕۆڵەکانی ڕەحمی پێناکەن. ئەمڕۆ جیلێک دروست بووە، ئەو جیلە ئەوێ ڕەفاهیەت و ئەمنێتێکی وای هەبێ کە بەڕاستی بتوانێت بە ئاسوودەیی لە هەرێمی کوردستان ژیان بکە، بتوانێت ئەم هەرێمە شوێنی حەوانەوەی بێ نەک
دەریای ئیجە و کەناراوەکانی فەڕەنسا و ئینگلتەرا ڕێگاکەی بێ بۆی پێدا ڕۆژیانی بخاتە مەترسیەوە هەموو ئەمانە دەبێ هێزە کوردیەکان هەست بە بەرپرسیارەتیەکی گەورە بکەن چۆن میلەتانی تر شەرب لەوە ناکەن یەکدەنگ بن کۆدەنگ بن بەرامبەر بە قەزیەکەی خۆیان هیچ شەرمیش نییە بۆ کورد کە یەکدەنگ بێ لە پێناو پاراستنی مافەکانی خۆی و کوردلەوەتی هەیە غەدری لێکراوە غەدری لێز میلەتێکی تر نەکردووە ئیتر تۆ بۆ شەرم لەواکەی لەبەرەوەی هیوادارم هەر هێزێکی سیاسی ئەگەر تا ئەمڕۆژ هێزێکی ینی بکەری پەرتەوازەکردنی ناوماڵی کورد بوو بێ ئەمڕۆ بە سیاسەتی خۆی دابچێتەوە مراجعکردنی سیاسەتی خۆت عیبە نیە ئاعترافکردن بە هەڵەکانی خۆت عیبە نیە عیبە ئەوەیە لەسەر هەڵەکانت بەردەوام بی عیبە ئەوەیە میلەتەکەت زیاتر تووشی دەردەسەری و نەهامەتی بکەی عیبە ئەوەیە زیاتر گەنجەکانت لە بازارە بێ دەرفەتی کار بنیان دەرفەتێکی کاریان نەبێ بەڵامی پاشەکەوتێکیان نەبێ هەموو ئەمانە عیبەن عیبە ئەوە نییە کە تۆ ئاعتراف بە غەڵەتی خۆت بکەیت و بێ ناوماڵی کوردیەک بخەیتەوە بەڕاستی. زۆر باشە کاکە عەبدولقادر وەک کۆتا پرسیار ینی دەکرێت پێم بڵێیت گەشتبینی لەوەی کورد بە دەستەوارەیەکی پڕەوە جارێکی دیکە لەم ناو چانە دەست بە حکومڕانی و ئیدارەدان دەکاتەوە؟ وڵی ئەوەی کە گەشتبینم بێگومان گەشتبینین هەمومان دەبێت گەشتبین بەوەی کە ئەنجامێکی باشمان بەدەستێناوە بەڵام لە گەشتبینی گەورەتر ئەوەیە کە ئەبێت هەمومان لەوە بترسین کە لەوانەیە ئەوە دوا دەرفەت بێت ئەگەر ئێستا نەتوانین هەموو ئەو چەوتوانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوو لە حکومڕانی لە کوردستان و ناوچە کوردستانیانمان کردووە ئەگەر نەتوانین ڕاستی کەینەوە بێگومان لەوانەیە دەرفەتێکی تر لە داهاتوودا بەردەستمان بنەبێتن بۆ ئەوی بتوانین خەڵک متمانەی بە ئێمە پەیدا ببێتەوە بۆ ئەوی بینەوە سەردەپی شانۆی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەبێت ڕێک بەوە بکەین ئەبێ بتوانین ئەم هەنگاوە دەرباز بکەین کە لە ژێر هەژمونی وڵاتان دەربین بۆ ئەوەی بتوانین قوربانی بدەین لە پێناو ئامانجێکی گەورەتر کە کوردستانی داهاتوومانە لەبەرەوەی وەکو باسم کرد لەوانەیە ئەگەر ئەم قۆناغە بە سەلامەتی دەرباز نەکەین لەوانەیە لەو هاوکێشانەی بەردەممان کە ئێستا ناوچەکە بەتاوە گڕی گرتووە لەوانەیە لەو گۆڕانکاریە نەخشانەی کە دەکرێتن جارێکی تر هەرێمی کوردستانێک کە دوای ساڵانێک و سەدەهان ساڵ ئێستا زەمینەیەک ساز بووە بۆ ئەوەی کوردەکان بتوانن قۆناغی یەکەمێک شتێک بچێنین بۆ ئەوەی بتوانینەوەی داهاتوومان سوودێکی لێ ببینێت لە دوای ساڵانی داهاتوو ئەم قۆناغە شتێک بدەین و ئەم کیانە ئەم ئەزمونە بۆ ساڵانێکی درێژ لە ناوبەرین کە لەوانەیە بۆ جارێکی تر گەیشتن بەم خاڵە و بەم ئێستای هەرێمی کوردستان ناچار بین دیسان هەزاران هەزار شەهیدی تر بدەین و ئاخ و ئۆفی پەشێمانی هەڵکێشی. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرکی چاودێری سیاسی لە زاخۆ ڕاستەوخۆ لەگەڵمان بیسپاس بۆ سەرنجەکانە سپاس بۆ بەڕێز جوتیار مەحموود کادری پێشکەوتوویەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان بووی جەنابیشە زۆر بەخێربەی بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری گفتوگۆکە ئێمە بوون پانۆراماتان پێشکەش کرا کاتێکی شات.